سڵاتان لێبێتوەم کاتتان باش جارێکی دیکە لە نۆمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لەگەڵتانە بم. هەڵبەت لایەنێکی گرنگی ئابووری ئێستا لە جیهاندا بە شێوازێکە کە ناتوانرێ هونەر و ڕۆشنبیری لێ بەدەر بکرێت. هەرێمی کوردستانیش چەندین ناوچەی گرنگی هەیە و لە ڕووی هونەریەوە توانیوێتی لە ئاستێکدا بێکە ئەگەر چەندین جەنگ و یاخود ڕێگریش هەبوو بێ بەڵام هونەرەکەی ڕێی لێ نەگیراوە. بۆیە ئەتوانم ئەمڕۆ بڵێم ئابووری بەشێکی سەرەکی یاخود پایەیەکی گرنگی ئابووری ڕۆشنبیریە. زۆر جار گەشتێکەکرێت تەنها لەبەر بینینی فیلمێک، سینەما، هونەر، پێشەنگایەک. هەرێمی کوردستان لەم بارەیەوە چی کردووە؟ چی دەکات و بە تایبەتیش فستیڤاڵەکە کە خۆی لایەنێکی هونەری هەیە و ڕاکێشانی گەشتیاران هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز محەممەد فەتاح گفتوگۆ دەکەم کە بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەتی ڕۆشنبیری هەڵەبجەیە. سڵاو لێبێت مامۆستا محەممەدم، کاتت باش، خۆشحاڵ بووین، سپاس بۆ دەرفەتی بە ئێمەت بەخشی. مامۆستا پێمان بڵێ لایەنی هونەر و ڕۆشنبیری لەم پارێزگا لە چه ئاستێکدایە و کاریگەری و ڕۆڵیشی چی بووە لە ڕێخستنی فستیڤاڵەکەدا؟ طبعا هونەر و ڕۆشنبیری پایەیەکی گرنگە بۆ هەموو نەتەوەیەک. ئەپرسن ئەڵێن ئەم نەتەوەی خاوەنی چییە؟ پێش هەموو شتێک قسە لەسەر ڕۆشنبیری ئەکرێت، قسە لەسەر مۆسیقا ئەکرێت، لەسەر شێوەکاری ئەکرێت، ڕنگدانەوەی ئەمانە لە ناو کولتوری ئەو میلەتە چۆنە. هەڵەبجە شارێکی مێژوویە، شارێکە ناسراوە بەوەی کە هەر لە مێژووی دێرینەوە شارێکی سەقافی، با بڵێن شاری شاعیران، شاری ئەدیبان، شارێک بووکە لە پەنجاکانە سینەمای تیا بووە. ڕەوتێکی ڕۆشنبیری و بزاڤێکی ڕۆشنبیری گەورە لەم شارە و لەم سێکوچکەی کە هەیە کە ئەڵێن هەڵەبجە شارە زۆر هەورامان، لەم سێکوچکە زۆربەی شاعیرانی گەورە کە ناویانێت لەم دەڤرا لەدایک بوون، لەم دەڤرا پێگەیشتون و ناویان کردووە. بۆیە ئێمە دەتوانین قسە لەسەر ئەوە بکەین کە یەکێک لە پایەگرنگەکان کە بەشدار دەبێت لە دروستکردنی ئابووری وڵات سیاحەتە، ڕۆشنبیریە. ڕۆشنبیری لەکوێیە؟ لەوەی کە تۆ مەسەلەن فیلمێکی سینەماییت هەیە، لێرە نمایشیەکەیت، خەڵکی بۆ پەیاەکەی، لێرە سینەما ئەبێ بە سیناعە، ئەبێ بە فەن، ئەبێ بە تجارە، کەواتە بزنسە و ئابووریە. ئەم شارە خاوەنی چەندین چیرۆکە. هەر چیرۆکی مەبارانی هەڵەبجە دانیشە بە دیاریەوە، هەزاران چیرۆکی تری لە دروست بووە. زۆر لە فیلمەکان باس لە هەڵەبجەکەن، کەواتە ئێمە ئەتوانین فیلمی سینەمایی کە هونەرێکی باڵایە و بەرزە ئیرادی ئەوە بچێتەوە سەر ئابووری ئەو شوێنەی کە تایەتی، ئەبێ بە دەخلێکی گەورە و بە اکتیفای ذاتی ئەو جێگەیە. دواتر ئێمە قسە لەسەر نەشاڵی هونەری ڕۆشنبیری بکەین لە ناو شاری هەڵەبجە. هەمووی ئەتوانن بەشدار بن لەوەی کە زڵعێک بن لە بواری ئابووریە، بەوەی کە پارە بدرێ بەسەرەن مۆزەخانەیەک دروست بکەین. مۆزەخانەی ئەمپریال هەیە لە لەندەن کە مۆزەخانەیەکی حربیە. ئێمە ئەتوانین هەر جینۆسایدی هەڵەبجە بکەین بە مۆزەخانەیەک، خەڵک بتوانێت مەسەلەن بۆ بینینی بە تکت بڕوات. ئەمە ئەبێ بە ئیرادێک بۆ ئەم شارە. زراعەت لە هەڵەبجە کە بواری من نییە، بەڵام هەنار گەورەترین سیمبڵە لەم شارەیە. من و تومەتکایە هەنار بەرزکەنەوە، هەنار بالۆگۆ بێ بۆ هەڵەبجە. ئێمە با دەرچین لەوەی کە شیمیاباران و ساروخ ئەو مەسائلانە چەندین ڕەنگی جوانی هەیە، میوەی جوانی هەیە، هونەر جوانترەکە. ئەمانەوێ شارەکە ڕەنگاوی کەین، شارەکە لە ڕەنگی خۆڵەمێشی و شین و ڕەش نەجات بین، خەڵک دەوێت پێ بکەنێ. هەر بۆیە بیرمان لەوە کردەوە لەم ماوەی ئەخیرا کە من خاوەنی بیرۆکەی ئەوەم ڕۆژێک بۆ هەڵەبجە تەرخام بکەین، لەو ڕۆژەدا خەڵک هەمووی لە دەرەوە بێت. ئەمەی گەسا ئەیبینی جارێک کە دووبارە ئەبێتەوە لە شەقامی زانکۆ، هەر هەمووی دێنەوە ئەوێ ئەو ڕۆژە سەرجەم میوانان جاری وایە یەگری یەم شارەش نەبێ هیچ شوێنەکانێتتر دێنەوە بۆ شاری هەڵەبجە. بەڵام هەڵەبجە لە بەرگ و پۆشاکێکی نوێ ئەبینی، لە بەرێکی ملەون و ڕەنگاویە ئەبینی کە ئەمە عنی کەمترین قەرزە ئێمە ئەینەوە بە خەڵکی هەڵەبجە. بۆیە پێم وایە هونەر و ڕۆشنبیری کاریگەری خۆی هەیە لەوەی کە بتوانێت بزنس بکات لە داهاتووی هەڵەبجە. باشە، ئەوەی بینیمان لە فستیڤاڵەکە ئەمڕۆ تەنها بە بازاڕکردن نییە، بەرهەمینەوە خۆی تێدا بوو، بەروبوومی تێدا بوو، بەڵام ئەوەی لایەنێکی دیکەی هەیە کە ئێستا گوێبیست تێبین میوزیک و گۆرانی ڕەسەنی کوردیە.
هونەر چی کردە ناو فستیڤالەکە و چۆن ئەتوانن بە هەمان شێوەی هەنار و بەروبوومەکانی دیکەش میوزیک و گۆرانی کوردی و هونەری دەستڕەنگینی هەموو ئەمانە گەشتیارێکی زیاتر ڕابکێشێ بۆ ناو فستیڤالەکە. ئەم ناوچەیە ناسراوە بە سیاچەمانە، ئەمە دەڤەری هەورامانە، ئەمە سەیسایەخە، ئەمە شارە زورە، ئەمە هەڵەبجەیە. سیاچەمانە و بەزمی چەپڵە دوو شتن کە زۆر ناودارن لەم منطقەیە لە هیچ وێنەیشکیان نییە. ئێمە ئەتوانین بەو ئاهەنگە با بڵێن کولتوریانە فۆلکلۆریانە بتوانین زۆرترین خەڵک ڕاکێشین. ئەمڕۆ لە سەرەتای کردنەوەی ئەم فستیڤاڵە جۆمان لە گۆرانی بەزمی چەپڵە بووە، ئەوە سەرنجی خەڵک ڕاکێشی. ئەمە شتێکمان هەیە جیاواز لە شوێنەکانی تر، بۆیە هەموو میلەتێک ئەگەر مۆرچێکی تایبەتی خۆی هەبێت، ئایکۆنێکی خۆی هەبێت، شتێکی باشە. ئەم ناوچەیە دەوڵەمەندە بەوەی کە لە بواری مۆسیقا و گۆرانی تایپی خۆی هەیە. باشە. لە هەڵەبجە چی پێویستەکە لە بواری هونەر و سینەما بکرێت؟ بۆ تا پێش کیمیابارانی هەڵەبجە سینەما هەبوو، بەڵام ئێستا هەموو فیلمەکان بەشێکی هەڵەبجەیانتیایە، هەڵەبجەیەکان بەشدارن، ئەیکەی سینەمایەک هۆڵێکی گەورە لە ناو هەڵەبجە بنیادەنرێت. ئێوە چیتان کردو بۆ ئەوە؟ زۆر بەداخەوە ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە هەتا ئێستا ئەم دەقەیە بەشی سینەمامان نییە کە ئەمە نەقسێکە و ئێمە چەندین جارداوامان کردو لە وەزارەتی ڕۆشنبیری کە ئەبێ ئەمانە پڕ بکرێتەوە. باشە بەشی شانۆمان نییە، یعنی بەڕێوەبەرەکەمان تا ئێستا هەیکەلی تەواوەتی نییە. دێنەوە سەربازی سینەما. ئەم شارە لانکەی شاعیران بووە، لانکەی ڕۆشنبیران بووە. بزاوی ڕۆشنبیری لەم شارەیە منافەسەی بزاوی ڕۆشنبیری سلێمانیە کرد. باشە، بەڵام بەداخەوە دوای شمەبارانی ئەم شارە خەڵک هەمووی گۆڕا، لۆکیشنەکان گۆڕا، بیرکردنەوە گۆڕا، بەوەی کە معنی ناخۆشیەکان زاڵ بوو، بیرکردنەوەی خراپ زاڵ بوو بەسەر خەڵکیێرە. بەڵام هەر خەڵکی ئێرەیە موسەقەفینی هەیە، خەڵکی فەنانی هەیە، خەڵکی زۆر باشی هەیە کە ئومێد دەخوازیم بۆ داهاتوو ئەمانە هەمووی هۆڵی خۆیان ببینم. سەبارەت بە سینەما ئێمە هۆڵێکمان هەبوو بەداخەوە، ئەویش ئەڵێم بەفر ڕوخانی، بەڵام ئێستا بە هیمەتی پیاوچاکان بەتەماین هۆڵێکی سینەمای های کوالیتی خینە ئەو هۆڵە بە سیستمی نوێ بۆی داهاتوو خەڵک بتوانە جارێکی تر بچێتەوە بۆ ناو سینەما و سیناعەی سینەما هەر لەم شارە بکرێت، چونکە جارێکە دێمەوە سەر ئەوەی کە هەڵەبجە هەڵگری زۆرترین ڕۆمان و چیرۆکی تراجیدیایە لەم شارە. بۆیە زەخیرەکە لە بەردەستە کەواتاوا پێویستەکات ئەبێ سینەمامان هەبێت، ئەبێ بەشی سینەمامان هەبێ، ئەبێ خەڵکی سینەمای زیاتر ڕووکەنە ئێرە. بەڕێز محەممەد فەتاح، خۆشحاڵ بووین بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە، زۆر سپاس.